هەر لە ڕێگادا گەیشتمە کۆڕێ اینجا لە ڕێگای کۆڕێ کەبابی سۆفی هەیە کە زۆر بەناوبانگەوە دیارە کەبابێکی خۆشی هەیە ئەو چایەخانە جوانەش پێم خۆشە خواردنەکەی تعقیب بکەمەوە بزانم کەبابەکەی بەو شێوەیە کە باسی دەکەن دواتر دێم لەم چایەخانە جوانە چایەکی خۆشیش دەخۆم اینجا شوێنێکی زۆر خێزانی و جوانە لەگەڵم وەرم با نیشانتانی بدەم. سلام علیکم. باش کاکە حاڵ باشە ئەجا من هاتیمە لەو ڕێی بڕۆم گوتیان کەباب سۆفی هەیە کەبابی زۆر خۆشی هەیە زانستان هەیە جگە لە کەباب بەڵا بەس کەباب گۆشت جارێک سینگ مار بچیلێک ئەو شتانەمان هەموو خەڵک زیاتر کامیان دەخوات زیاتر حەز لە کەبابەکەی دەکەن خەرکەکە کەبابەکەتان بەناوبانگە خۆش باشە ئەجەم پێم خۆشە شیشەکی تاقی بکەمەوە بزانم لەکن منیش ئەوها خۆش دەبێت باشە کەبابی دەخۆم لەگەر چکە بخۆم لەگەر گۆشت باشە ئەجەمسمدا دەیشمە توش لە بۆم بینە دەستەکان خۆش زۆر زۆر سپاس شوێنی دانیشتنەکەیان زۆر زۆر خۆشە زۆر زۆر خێزانیە دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە وەرن لەگەڵ بەس تەماشا ماشەڵڵا لەو دیمەنەی کوردەواری لە بۆ کەباب خواردنی دەبی کوردەواریانە لۆی دانیشی ئەوش بەر نەدەمەوە چاوەڕێکین کەبابەکەمان کاکەوە کەبابەکەشمان لە بۆمان هات ئەی دەستەکان خۆشبی زۆر زۆر مەمنون دەست خۆش زۆر سپاس دەکەم دەست خۆش مەمنون چی دەڵێ خەوتووە بێ هەموو لایەک ناخۆش گۆشت و کەبابەکەمان لە بۆ هات کەباب یعنی سماق و تەماتەی سۆکراوش بەجددی بەتامە زۆر زۆر خۆشە ئەجام بەردەوام دەبم لە کەباب خواردنەکە و تەواوی دەکەم و بەردەوام دەبم